سڵاوی خوای گەورەتان لێبێت دووبارە لە پۆدکاستی چارەخانە لەگەڵتانم. دڵنیام زۆر بەمان بیستومانە کە نەخۆشی هەوکردنی جگەر دەکرێت نەخۆشیەکی کوشندە و مەترسیدار بێت کە بەداخەوە لە ئێستادا زۆر بڵاوە. بۆیە بابەتی ئەمڕۆمان تایبەت کرد بە هەوکردنی جگەر. و بۆ ئەمڕۆ میوانێکی ئازیزم لەلایە کە ئەویش دکتۆر سەنگەر ڕەشید شێخ بزێنی، پسپۆڕی هەرسو جگەر و هەناوبینی نازور لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی. پێش هەموو شتێک بزانین کە نەخۆشی هەوکردنی جگەر چییە و لە کاتی هەوکردنی جگەردا چی ڕوودەدات. زۆر سپاس سەرەتا دەستخۆشتان لێ دەکەم. بەڕاستی بابەتی بڵاوکردنەوەی وشاری تەندروستی بابەتێکی زۆر گرنگە. من زۆر جاران ئەو شتە دووبارە ئەەکەمەوە. بەڕاستی بڵاوکردنەوەی وشاری تەندروستی دەبێ بەڕاستی مەرجی ئەوەی لەگەڵ بێ قەلەقی زیاد نەکەین بۆ خەڵک. دەبێ هەندێک بابەت هەیە بە زمانی خەڵک قسە بکەین و هیوام وایە ئەوانەی کە گویان لێمان دەبێ شرط نییە هەموو شتێک لەسەر ئەوان تەطبیق بێ. ینی ئەمە زۆر جاران بەداخەوە ینی دڵم ئازار دەچێژێ، دەبینم نەخۆشێک دێ گوێی لە وشارێکی تەندروستی بووە وا دەزانێ ئەو هەوا. ینی من ئێستا بۆن من لەوانێ باسی پێناسەی هەوکردنی جگەر بکەین، بۆن منە مەسەرەن کەسێک تۆزێک بێتاقەت دەبێ هەندێک جار شرط نییە هەر کەسێک بێتاقەت بڵێ من هەوکردنی جگەرم هەیە. ینی نقطەکە لێرە ئەوەیە بەڕاستی دەمەوێت بیگەێنم ئەو پەیامە. ئەمە خاڵێکی دیکە بۆ جگەر گرنگە، بۆ باسی جگەر بکەین لەبەرەوەی جگەر یەکێک لەو ئۆرگانە گرنگانەی لاشەی ئینسانە کە مرۆڤ زۆر پێویستی پێیە و کاری زۆر گەورە و گرنگی بۆ مرۆڤ هەیە. گەورەترین ئەندامی لاشەشە، گەورەترین ئۆرگانی لاشەیە، وەزنی گەورەیە و ئیشی زۆرە و کاری زۆرە. ئێمە گەربێت و پێشەوەی وەکو گوتم باسی هەوکردن بکەین، ینی کارەکانی بە کورتی دەبێتە چوار بەشی سەرەکی. یەکێک لە کارە گرنگەکانی مێتابۆلیزمەیە، واتە ئەو خۆراکانەی کە دەیخۆین تۆ تەمەشا بکە. هەر خۆراکێک دەیخۆین لە هەناو لە ناوە کاتێک کە پارچە دەکرێ و هەڵدەمژرێ بە جگەردا دەڕوە. ینی بەبێ جگەر نابێ بڕواتە لاشە، چونکە لەوێ جگەر تەنزیمی دەکا، ڕێکی دەخا و ئەگەر ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم دیتۆکسیفیکیشنی پێ دەڵێن، واتە ژەهراوی بوون لادەدا. هەر خواردنێک هەر شتێک ژەهراوی بێ جگەر لەوێ دەیشکێنە ناڵە بچێتە ناولاشە. یان ئەگەر دەرمانێک یان ئەگەر جاری وایە نەخۆشیەک بەکتریایەک دەڕوا لەوێ دەیشکێنێ. و خاڵی دیکەشمانەیە وەکو خەزن ئیش دەکا، ینی وەکو بڵێن مەخزنێکە شت هەڵدەگرێ و هەندێک شت دەرئەدا، مەسەلەن پرۆتین دروست ئەکا ئیلە ئاخری. و هەروەها ئەگەر تەمەشاکەین ئەگەر ناو خەڵکی زۆر باوە، ینی کابرا مەسەلەن دەڵێ جەرگم سوتا، جەرگم ئازاری هەیە، جەرگت سوتاندم، ئازاری جەرگت دام، ئەم وشانە بۆ دووبارە کراوەتەوە. دڵنیا بە لەبەر گرنگی جەرگە. یان ئۆتە ئەو ڕووداوە ناخۆشەی کە لە شەڕی ئوحد ڕوویدا کاتێک کە ئیمامی حەمزە شەهید دەکرێت، پێی دڵێ من جەرگی حەمزەم دەوێت بزانە. فکەواتە جەرگ یعنی زۆر شتی لەسرە لە مێژوودا لە باسی خواسی ئێستادا، بۆیە گرنگە زۆر گرنگی پێ بدەین. و ئەگەر باسی هەوکردنی جەرگ بکەین، خۆی هەوکردن بە زمانی عشاعری هەندێک جار وشە هەیە، ڕاستە لەوانەیە عەرەبی بێ یان ئینگلیزی بێ، بەڵام بۆ ئەوی خەڵک تێبگا پێم وایە دەبێ باسی بکەین. هەوکردن واتە ئیلتیهاب، چونکە خەڵک بە ئیلتیهاب تێگا. ئیلتیهاب وەلو ینی بڵێن وشەیەکی عەرەبیە، بەڵام ئیدی خەڵک وا تێگا. لە ناو کوردەواری خۆمان هەر بە ئیلتیهاب ڕۆیشتین. ئیلتیهابی جەرگ واتە هەوکردنی جەرگ جۆری زۆرە. بریتیە لەوەی کە خودی خانەکانی جەرگ، خەلایەکانی جەرگ، خانەکانی جەرگ تێک دەشکێن. هەوکردن یعنی تێکشکان، یعنی ئیلتیهابکردن، تێکشکان. کاتێک کە تێک دەشکێن هەندێک ئینزایم هەیە دێتە ناو لاشە. کێشەی ئێمە لەگەڵ هەوکردن ئەوەیە ئەو خانەنە کە تێک بشکێن ئەگەر بەردەوام بێ، ئەو خاڵە موهیمە، نەکا مەسەلەن ئێستا یەکێک هەوکردنی هەبێ یەکسەر بترسێنە، ئەگەر بەردەوام بێ چارەسەر نەکرێ، خانەیەک دێتە جێی کە ئیش ناکە. بۆ نمونە ئەگەر کەسێک دەستی بریندار بێ یان عەمەلیاتێک دەکا یان دەستی بە چاقو دەبڕێ، تەمەشاکەی ئەو شوێنەی کە دروست دەبێتەوە، ئەو خانەی کە دروست دەبێتەوە پێ دەڵێن فایبرۆبلاست، خانەی کە کار ناکە. بۆی ئەگەر بەردەوام هەوکردن بەردەوام بێ، بەردەوام خانەکان تێک دەشکێن، بەردەوام خانەی کە جێی دەگرێتەوە کە پێ دەڵێن فایبرۆبلاست، فایبرۆسس، کە ئەو خانەی دێنە ئەوێ ئیشکردنیان مەزبوط نییە، بەس شوێنی خۆی دەگرێتەوە، فبۆیە کارکردنی جگەر باش نابێ.
لەبەرەوە ئێمە دەڵێن ئەوانەی هەوکردنیان هەیە پێویستە بەداخەوە من لەو ڕۆژانە نەخۆشێکم هەبوو نزیکەی 2 ساڵ هەوکردنی هەیە 2 ساڵ زۆرە ینی ئیهمالی کردیە مەثەلەن هەرچەندە ئەلحەمدوللا خۆشبەختانە ینی لە ماوەی 2 ساڵ ئەم نەخۆشە جەرگی هێشتان لە دەستی نەدا بەڵام ئەمە جاری وایە ئەمە هەندێک نەخۆشی هەیە نەخێر 2 ساڵ زۆرە بۆەوە فبۆیە یعنی ئێمە تەشجیعی ئەوە دەکەین کە ئەوانەی کە هەوکردنیان هەیە بەبێ قەلەقی بەبێ مشۆشی ئەمە اختصاصی تایبەت هەیە پسپۆری تایبەت هەیە هۆکارەکەی دەدۆزێتەوە کە هۆکارەکەی دۆزرایەوە ئیدی چارەسەری ئاسان دەبێت. کاکتۆر جۆرەکانی هەوکردنی جگەرچین چەند زۆرمان هەیە؟ بەڵێ ئێمە ئەگەر بێت و پۆلێنی بکەین لەوانەیە پۆلێنی ڤایرۆسی و ناڤایرۆسی باشترین پۆلێن بێ ئەگەر ناخۆی جۆری ینی لە کتاب ئەوە نییە بڵێ مەسەلەن تەوزیع کرابێ بڵێ جۆری ئەوەیە و جۆری ئەوەیە بەڵام فکرەکەی ئێمە ئەوەی مهمە ئەوەی گرنگە بەڕای من پۆلێنی بکەین ئەم جۆرانەی کە دەگوازرێتەوە بە تایبەتی ڤایرۆسەکان مەسەلەن لە خەڵکێکەوە بۆ خەڵکێکی دیکە دەگوازرێتەوە و هەروەها یعنی بۆیە زۆر جاران ئەم شتەش ناو خەڵک باوە هەندێک هەوکردن هەیە نەخێر ناگوازرێتەوە چونکە ڤایرۆسی نییە لەوانەیە هۆکاری دەرمان بێ لەوانەیە هۆکاری قەڵەوی بێ کە چەوری لەسەر جەرگ بڵین خڕ دەبێتەوە لەوانەیە هۆکاری خراپ بەرنامەی ژیان بێ مەسەلەن خواردنی شیرنی شەکری چەوری جوڵە نەکردن تەمبەڵی ئەمانە هەمووی چەوری لەسەر جەرگ زۆر دەکات و کە چەورێکە دروست بوو ئیدی خانەکان تێک دەشکێ و هەوکردن دروست دەبێت لەوانەیە هۆکاری بۆ ماوەی هەبێ هەندێک نەخۆشیمان هەیە لەدایان و باوانەوە دەمێنێتەوە لەوانەیە هۆکاری مەسەلەن شتی دیکەمان هەیە بۆ منە پێ دەڵێن هیمۆکرۆماتۆسس ئاسن زۆر بێ مەسەلەن ئیدی کۆمەڵێک هۆکارمان هەیە بەڵام بەشێک لە هۆکارەکان وەکو باسم کرد ڤایرۆسیە ڤایرۆس ئەو حاڵەتەیە کە لە کەسێکەوە بۆ کەسێکەوە دەگوازرێتەوە فدەبێ بەڕاستی بزاندرێ ئەجینا خەڵکی دیکە توش دەکا. کاکتۆر بە پێی کات چی بەسەر جگەر دێت دوای توشبوون بە هەوکردنی جگەر؟ زۆر سپاس. طبعا بڕوان نزاخان تازە تۆزێک باسم کرد ینی دووبارەی دەکەمەوە کاتێک کە هەوکردن ڕوودەدا بۆ ئەوەی دڵنیابین لەوەی کە بڵین خەڵکی جوان لێمان تێبگا ئەم خانەیە طبعا جگەر پێک هاتووە لە خانە نەک جگەر هەموو ئەندامانی لاشە ینی ئەندام وەکو ئەندامێکی گەورە خانەیە خانەیە لە تەنی شتێکتری ئەم خانانە ئیشی خۆیان دەکەن ئەو خانە کە تێکشکا بڵین هەوکردن ینی چی تێکشکانی خانەکان کە تێکشکا شتێکی دیکە خانەیەکی دیکە دێتن لە شوێنی کە وەکو فایبرۆسی پێ دەڵێن ینی وەکو نمونەی ئەوە شمێنایەوە دووبارە دەکەمەوە کاتێک کە شوێنێک بریندار دەبێ یان عملیات دەبێ یان شتێکی بەسەر دێت تەماشاکەی خانەی دیکە دێتە شوێنی بەس ئەو خانەیە ئەم جۆرە ئیشە ناکە بە تایبەتی بەوە دیار دەکەوێت تەماشاکە ئەگەر شوێنێک پێویستی بێ بۆ منە تۆ ئێری پەنجەت زۆر بریندار بێ کە پێویستی بە ڕاکشان بێت تەماشا جوان ڕناکشێت تەماشا دەکەی تۆزێک با بڵین ئەوە نابێ ئەوانە ئەگەر لێرە بێ یان لێرە بێیانی ئەوها فەکەواتە ئەو خانەی کە شوێنی دەگرێتەوە کاری خۆی بە تەواوی ناکە فبۆیە هەوکردنی بەردەوام ئەو احتیمالەی هەیە ئەگەر چارەسەر نەکرێت لە کاتی خۆی جگەر تووشی فایبرۆسس دەبێ واتە ڕقبوون بە زمانی ئێمە پێ دەڵێن سیرۆسس فایبرۆسس کاتێک کە ڕقیش بوو طبعا کاری خۆی ناکا و ئیدی کۆمەڵێک کێشەی بۆ دروست دەبێ و لە کۆتاییدا دەبێت جەرگی بگۆڕێ. کاکتۆر هەر وەکو جەنابەت ئاماژەت پێکرد کە هەوکردنی جگەر زۆری هەیە کامیان زۆر باون و کامیان درێژخایەنن؟ بەڵێ خۆی بە شێوەیەکی گشتی ئێمە ئەگەر باسی ڤایرۆسەکان بکەین جۆرەکانی ڤایرۆسەکان A و B و C و D و E ئەم پێنج جۆرە بڵین گرنگێ ڤایرۆسی دیکە شەیە بەڕاستی ینی ئیبشتان بار ڤایرۆس و هێرپس سیمپلێکس و کۆمەڵک ڤایرۆسە بەس ئەمانەی دیکە دەگمەنن زۆر باونینە بۆیە زۆر باس ناکرێن ئەم پێنجە زۆر باون زیاتر باس دەکرێن ئەم پێنجە دوانیان خۆی سیانیان با بڵێن دی چکە دی لەگەڵ بیە بیوس یعنی ئەی و ئی ئەو دوانە درێژخایەن نینە کاتێک کە مرۆڤ تووشی دەبێ ئەمانە زیاتر باون لە ناو یعنی بەڕێگای خواردن دەگوازرێنەوە یعنی ڤایرۆسەکانیش دوو پۆلۆن کرانە پۆلێنێکیان ئەوەیە کە ئەی و ئینە بە خواردن بە ئاوی پیس خواردنی پیس دەگوازرێنەوە بۆیە کۆمەڵێک خەڵک لە یەک شوێن توش دەبن عادەتەن یعنی لەو گەڕەکە چەند نەفرێک پێکەوە توش دەبن بە شێوازی ئەوەیە بەڵام بی و سی جۆرەکانی دیکە ئەمە پەیوەندی بە خواردنەوە نییە ئەمانە دەگوازرێنەوە بەهۆی خوێن
خوێن ئەو کەسانەی کە خوێنی پیستێ دەکەن یان دەرزی بەکاردێنن دەرسرنجەکە فرێنادەن یان ئۆتا بە تایبەت مەسەلەی ددان ئەمە خاڵێکی زۆر گرنگە بەڕاستی چونکە کارکردنی ددان ئەو شتەی کە ئیشی پێدەکەی ئەگەر کەسێک ڤایرۆسی هەبێ و ئەوە جوان تعقیم نەکرابێ ئیدی دووبارە توش دەبێتەوە یان لە عملیات مەسەلەن ئەوانەی نەشتەرگەری دەکرێن هەرچەندە خۆشبەختانە ئێستا هەموو کەسێک ئەو شتەی بۆ دەکرێت ئەو فەحسەی بۆ دەکرێت پێش نەشتەرگەری پێش نازور پێش ئەوانە بەبێ ئەوە هیچ بەی شێوازێک ناکرێت ئەمە شتێکی زۆر باشە بەڵام ئەگەر لە شوێنێک یعنی پاک نەبێ طبعا ئەو شتانە ڕوو ئەدا فبۆیە بی و سی لەوانەیە درێژخایەن بێ وەک خاڵێکی زۆر گرنگکێ لەمە خوشکتە مەشاکە مەسەلەن ئەم درێژخایەنە هەستی پێ ناکە یعنی ئێمە لەوە ئەترسین بەڕاستی یعنی نەخۆشەکە تووشی ڤایرۆسەکە بووە ئێمە بەدەیان و بە سەدان جار بووە نەخۆشێک دێت داوای نازور ئەکا کاتێک کە نازوری بۆ ئەنجام دەدەین پێش وەختە ئەمە ئەو فەحسانی بۆ ئەکەین تەمەشا ئەکەین دەرئەکەوێ ڤایرۆسی هەبووە و نەشی زانیوە و کاتێک کە نەیزانی بۆیە حەزمان لێی نییە لەبەر دوو شت یەکەم لەوانەیە هێوان شێواش زەرەر لە جەرگی بدا و کابرا نازانێ و لە کاتێکدا چارەسەری زۆر ئاسانە ئێستا وەکو پێشان نییە دەرمانی زۆر باش دەرچووە خاڵی دووەم لەوانەیە ئەوە ببێتە هۆکاری گواستنەوە بۆ چەندان خەڵکی دیکە یعنی زۆر بەبەسیتی لەوانەیە لە سەرتاشینێک یعنی ئەگەر کابرا دەچێتە سەرتاشێک ئەگەر ئەو موسەی کە بەکاری دێنێ بۆ نەفرێک کە هەڵگری ڤایرۆسە ئەو موسە فرێنەدا و بۆ کەسێکی دیکە بەکاری بێنێتەوە بە تایبەتی ئەگەر خوێنی لێ هاتی بێ بۆ کەسێکی دیکە بەکاری بێنێتەوە لەوانەیە بیگوازێتەوە یان ئەگەر مەسەلەن کاری ددان دەکا ئەچێ ددانی هەڵدەقەنێ ئەم ئامێرە ئەگەر دیسان بەکار بێتەوە فەلەبەر ئەوە ئێمە لەوە ئەترسین بەڕاستی کاتێک کە نەخۆش نەزانێ بۆیە ئێمە ئامۆژگاری ئەەکەین ئامۆژگاری خەڵکانی خۆشەویستی خۆمان ئەەکەین ئەڵین ئەگەر داوای ڤایرۆسی پێشوەختە پشکنینی پێشوەختت بۆ کرا بۆ هەر نەخۆشیەک بۆ هەر بڵێن نەشتەرگەریەک بۆ نازور بێ بۆ کاتەکەین زۆر بە دڵێکی فراوان و سنگێکی فراوان ئەمە بەڕاستی لە سوودی تۆیە لە قانجازی تۆیە و لە هەمان کاتیشدا ئەمە بەڕاستی مەسئولیەتەکە یعنی تۆ ئەگەر ببیە هۆکاری گواستنەوە و توشبوونی خەڵکێکی دیکە ئەمە بەڕاستی تاوانێکی گەورەیە ئەگەر بزانی و ئەگەر کەمتر خەمی لە تۆ بێ بۆیە دەبێت زۆر وریان بین لەو بابەتە کاکتۆر هۆکاری نەزانینەکە چییە هیچ نیشانەیەکی دەرناکەوە یاخود هۆکارەکەی چییە خۆی طبعاً بداية سرتا هۆکارەکەی ئەوەیە سرتا ئەم جۆرانە طبعاً ئەمانە بەشێکیان زەردوو دروست ناکەن یعنی بداية ئەوەیە کە زەردووی دروست نەکرد طبعاً تۆ نازانی تۆ یەک لە خاڵەکانی کە نەخۆش مبەستم کە تەمەشاکە زەردوویەتی بەڵام ئەمە بە خۆی خودی ڤایرۆسەکە وایە سرتا بەچی دەست پێ دەکا بە پێی دەڵن فلو لایک ئیلنس فلو لایک ئیلنس چۆنە یعنی چۆن کەسێک تووشی پەتایەک ئەبێ جاخۆ ناکرێ هەرچی تووشی پەتا بوو بڕوا بڵێ ئەمە ڤایرۆسە وایە بۆیە کابرایانی هەستی پێ ناکە دوای ئەوە ڤایرۆسەکە کە چۆن ناو لاشەی زۆر بە هێواشی زەرەری لێ ئەدا یعنی بەشێکیان هەیە سریعتر بەڵام بەشێکی زۆری هێواش بۆی هەستی پێ ناکە بە چەندان ساڵ تێدەپەڕێ هەستی پێ ناکە ئەمە وەکو ڤایرۆسات بەڵام هۆکاری دیکەمان هەیە وەکو باسم کرد یعنی ئەوەی کە زۆر باوە یەکیان ڤایرۆساتەکان بوو دووەمیان ئەوەی کە دیسانەوە زۆر باوە ئێستا چەوری جەرگە ئەگەر چەوری لەسەر جەرێک بنیشێ کە ئەمە زۆر باوە بڕوا ناکەم کەسێک هەبێ ئەوەی نەبیستی بێ بڕوا ناکەم کەسێک هەبێ لە هیچ بڵین عایلەیەک خەڵکێک دوانیان نەبێ بەو شێوازە بۆ وەکو پێشتر باسم کرد گرنگترینیان لەبەرەوەی ئێمە بەڕاستی شێوازی خواردنمان بە تەواوی تێک چووە بەرنامەی ژیانمان بەداخەوە بە تەواوی تێک چووە بە تایبەتی ئەو لە ئینگلیزی پێ دەڵن سناک یعنی تۆ کە ژەمی تەواوت خوارد طبعاً ئێمە ژەمی خەتاویشمان تێک چووە ئەوە لێگەڕا بەڵام دوای ژەمی تەواو بینی ژەمەکان تۆ دەبێ بزانی چی دەخۆی تۆ ناکرێ بینی ژەمەکان ژەم تەواو دەخوا ئەو جە دوایە بینی ژەمەکان ئیدی مستەحیلە کێکە نازانم چەرەزات ویش خراپ طبعاً ئەوانەی باشە ئۆکەی بەڵام بە تایبەتی ئایسکرێمە مەسەلەن دەچێ شەربەتی سروشتی نەبێ دەخوا دەچێ شتی جبزە دەچێ بیبسی دەخوا دەچێ شیرنی دەخوا دەچێت چوکلێت دەخوا دەچێ نازەم چی دەخوا ئەمانە بەڕاستی هەمووی دەبێتەوە کاری ئەوەی کە ئەم چەوریە لە لاشە زیاد بێ و گرنگترین بەش کە جەرگە و هەروەها جوڵە نەکردن نزاخان تۆ تەمەشاکە ینی خەڵک ئەگەر بێت و یعنی ئێمە با گلەی لە خەڵک نەکەین لەوانەیە خۆشمان
یعنی ئەگەر بێت و با بڵێن مەسەلەن سەمونێکمان بوێ یان شتێکمان بوێ دوکانەکە تەسەور دەکەم ئەگەر 100 مەتر زیاتر و دوور بێ ئیدی ئیلا سولف لە سیارەکە ئەدەین و ئەچین ئەو شتە ئەکڕین ئەمە کارێکی خراپە بەڕاستی هیوام وایە ئەم شێوازە بگۆڕین کە بەلایانی کەم فێری ڕۆیشتن بین فێری جوڵە بین فێری کارکردن بین لە ماڵەوە ینی کارکردن هەر باشە ینی تۆ منداڵەکانی ینی لە جیاتیەوەی بەس خەریکی موبایل و خەریکی ئایپاد و ئەمانە بن کاتێک کە دایکتان کارێکتان پێ دەڵێ تۆ ئەگەر بیکەی دڵی دایکت ڕازی ئەەکەی هەندێک چەوری لە لاشت ئەستێنی نەخۆشیەکانت کەم ئەەکەیەوە کەسێکی خۆشەویست و دڵ باش دەبی کەسێک ئیدی ئەمە باشترە یان ئۆتەی تەمبڵی تەوەزەل لی نیشتووە بەهی شێوازێک لە دیار ئایپاد و موبایل هەڵناستێ ئەمە کارێکی زۆر خراپ بەڕاستی هیوام وایە بتوانین تۆزێک کاکە بەشێک لەم کارە خراپانە بگۆڕین بەڕاستی بەڵێ کاکتۆر چۆن سیستەمی بەرگری لەش بەشدارە لە هەوکردنی جگەر ئێمە هەندێک لە نەخۆشیمان هەیە بۆن منە حاڵەتێکمانە پێ دەڵن ئۆتۆ ئیمیون هیپاتایتس واتە بەرگری لەش هەڵدەستێ لە خانەکانی جگەر دەدا ئەم ئۆتۆ ئیمیونانە نەخۆشی با بڵێن بەرگری لەش بەس لە جەرگ نییە لە زۆر شتی دیکەیە جاری وایە لە غوددە هەمانە لە ڕژێنەری دەرەقی جاری وایە مەسەلەن لە ڕیخۆڵە هەمانە یعنی زۆر شتی دیکەمان هەیە ئێمە لە لاشەی ئینسان جاری وایە بەرگری طبعا ئێمە بەرگری دەبێ باڵانسێک کە بێ لە نێوان لێدان و لێنەدان یعنی نابێ نە زۆر بێ بەرگری لی بدا هەر شتێک بێ و بچی لی بدا و وابزانێ ئەمە لاشەیەکی غەریب و ئەوەیە بۆ و نابێ بەرگریش نەبێ یعنی لاوازی بەرگری خراپە زۆر بەرگریش خراپ جا ئەم تێکچوونە هۆکاری بەڕاستی تا ئێستا بە تەواوی دیار نییە بەڵام جاری وایە هۆکاری بۆ ماوەیە جاری وایە تێکچوونی بەرنامەی ژیانە هەندێک جار بەکارهێنانی زۆر دەرمانە ماشاءالله ئێمە دەرمان ماشاءالله ینی وەکو شەکرۆکەیە زۆر شتێکی خۆشە بەڕاستی ینی هەر هەموو ڕۆژێک ئەگەر دەرمانێک نەخۆین ئەگەر حەبێ قود نەدەین ئیدی تامی ئیسراحەت ناکەین تامی شەکرۆکە خۆش نییە بەداخەوە ینی بەداخەوە ئیتر نازانم چۆن بڵێم بەڕاستی ئێمەش کێشە لەوەدایە یعنی تا پێمان کراوە ئامۆژگاری دەکەین بەڵام سوبحانڵڵا نازانم هۆکار چییە ئەوەندە سەرمان لێ شێواوە ئەوەندە ئیدی نازانم چۆن بڵێن ینی ئەمانە بەڕاستی دەبێت ئینسان ئاگەی لە خۆی بێ بەڕاستی کاکتۆر چۆن بەرکەوتم بە ژەهر یاخود مادە کیمیایەکان بەشدارە لە هەوکردنی جگەر بڵێ ئێمە وەکو باسمان کرد لە سەرەتا یەک لە کارە گرنگەکانی جگەر پێ دەڵێن دیتۆکسیکیشن واتە ژەهرایی بوونەکان لادەدا هەر یەکەم جار باسمان کرد ژەهرایی بوون کاتێک طبعاً تۆ مەسەلەن هەر دەرمانێک دەخۆی دەبێ بە جەرگدا تێپەڕێ باشە ئەگەر ئەو دەرمانە زۆر بوو یعنی بۆ نە پارەستۆل کە چەند بەسیتە ئەگەر لە حەجمی خۆی زیاتر بوو ئەم خانانە ناتوانێت هەمووی پێڵەن دیتۆکسیفیکیشن هەمووی لا بدا بەشێکیان دەمێنێتەوە زەرری پێدەگەێنێ بە تایبەتی دەرمانێک کە پزیشکی نییە ئێمە چووکە لە پزیشک لەلایەنی بڵین پزیشکی هەموو دەرمانێکمان بۆ دیاری کراوە کامەیان بۆ جەرگ خراپە کامە بۆ کلیە خراپە کامە بۆ ئەوە خراپە کامە بۆ ئەو خراپە ئەمە خاڵی یەکەم دوو هەموو دەرمانێکمان بۆ دیاری کراوە چەندی ئەدەیە ئەو پێ دەڵێن جورعە پێی دەڵێن دۆز پێی دەڵێن یعنی تۆ ڕۆژانە دەتوانی چەند زیاتر وەرنەگری لەوەندە زیاتر نابێ وەربگری ئەمە عادەتەن کێشە کەمتر ڕوودەدا لەوانەیە ڕووبدا بەڵام کێشە ڕئیسیەکە بەڕاستی لەوەیە کاتێک خەڵکێک بەبێ پزیشک بە تایبەتی پزیشکی تایبەت دەچێت لە خۆ دەرمان زیاد دەخوا یان ئۆتە تووڕە دەبێت یان ئۆتە مەسەلەن من نەخۆشمان هەبووە ئازاری ددانی هەیە تۆ کە بە دانەیەک یان بە دوو دانە نەشکە پێویست ناکە بیکێ 4 و 5 و 6 و دیارە خەلەلێک هەیە لە ددانەکەت کێشەیەک هەیە تۆ دەبێت بچی پەیوەندی بە دکتۆرەکەی خۆت بکەیەوە بچێ لای دکتۆری دان بزانە بۆ ئەم ئازارە نەشکە نەک تۆ هەر دەرمانی ئازار زیادکەی کەواتە جورعەکەت کە زیاد کرد زەرەری هەیە و هەروەها خاڵێکی دیکە گرنگە تۆ دەچی مەسەلەن لەو شوێنانەی کە شارەزایی پزیشکیان نییە لە خۆ دەرمان وەردەگرێت یعنی بۆن منە ئەمە نەخۆشمان هەبووە دەزانی هەوکردنی جگەری توش بووە و جگەری ڕاوەستاوە و تووشی گۆڕینی جگەر بووە بەهۆی ئەوەی
وڵات دەرمانێکەیە گوتیان ئەو دەرمانە زۆر باشە بۆ قەڵەوی من لاوازم دەمەوێت قەڵەو بم باشە ئەو دەرمانە زۆر باشە بڕۆ بەکاری بێنە زۆر ئیسفادە ئەەکەی باشە تۆ نازانی ئەم دەرمانە چییە نازانی جوڕعی چەندە نازانی چەند بخۆی باشە نازانی چۆن ئەم غیرەتت کرد ئەم لاشەی خۆت کە تۆ مەسئولی بەڕاستی یعنی لە ڕووی ئیسلام و ئاینیشەوە خوای گەورە کاتێک ئەو لاشەی داوەتە پێت تۆ مەسئولی لەسەر پاراستنی ئەجینا دوایی بەڕاستی گوناهبار دەبی و دوایی عقوبەت لێ دەسەندرێ بەهۆی ئەو بەکارهێنانی ئەو شتانە طبعا دەرمانەکەی بۆ هێنام من ئەوم لەبیر ناچێ بەڕاستی ئەو چەند حاڵەتێک ڕوویداوە ینی دڵنیام بەشێکی زۆری دکتۆرەکان ئەو شتیان بینیوە کاتێک دەرمانەکە علبەیەکی ئەوەندەیە تەمەشا ئەەکەم نازانم بە زمانێک نووسرا وڵی نازانم سینیە زمانی ئەسڵن زمانی نە ئینگلیزی و ئەوانە نییە باشە نەناوی دەرمانەکە دەزانی بخوێنیەوە نەدەزانی بتانی بزانی چی تێدایە نەدەتوانی چەندی تێدایە یعنی هەر دنکە و چەندی تێدایە تۆ چۆن غیرەتی ئەوە دەکەی یا ئیلای یعنی چۆن دەتوانی ئەو غیرەتە بکەی شتێک بخۆی کە نازانی ئەمە چییە ئیدی ئەوەتە یەکێک لە شتە خراپەکان ئەوەیە فبۆیە ئەمانە بەڕاستی دەتوانین بڵێن مادەی ژەهراوینە بەڕاستی بە تایبەتی یعنی جگەر وەک گوتم یەک لە کارە گرنگەکانی ئەوەیە مادە ژەهراویەکان لاتدا بەس ئەگەر تۆ نسبەیەکی زۆرتدایە ئیدی ئەو توانای ئەوەی نییە و یەکسەر لە کار دەکەوێت فبۆیە تووشی هەوکردن و کێشەی زۆری بۆ دەکا کاکتۆر باسی جۆرەکانی هەوکردنی جگەرمان کرد ئێستا چۆن دەتوانین جیاوازی بکرێت لە نێوان نیشانە هاوشێوەکانی هەموو جۆرەکانی هەوکردنی جگەر بەڵێ خۆی بە شێوەیەکی گشتی بڵێن جیاوازیکردنی نیشانەکان لە جۆرەکان تۆزێک ئەستەمە لەبەرەوەی زۆربیان پێک دەشن سەرەتا وەکو باسم کرد بەشێکی زۆریان بە تایبەتی ڤایرۆسیەکان وەکو ئینفلۆنزانە وەکو فلوویەکن وەکو هەڵامەت و پەتایەکن تۆزێک زۆر زەحمەتە بەڵام خاڵەکەیە دەتواندرێ با بڵێن ئەگەر ئەو نەخۆشە هەی بوو جیاوازی نێوان هەوکردنی جگەر لەگەڵ پەتایە ئاسایی بکە ئەویش بریتە لە دروستبوونی زەردووی ئەگەر کەسەکە چاوی زرد بوو ناوچاوی یان ئەمانەی تۆزێک زرد بوو ئەمە کەواتە ئەم پەتایە بەهۆی جەرگەوەیە بەڵام بۆ ئەوەی بەتایجە ئەمە دەبێت بێتە لای پزیکی پسپۆر و دەبێت چەند پشکنینێکی تاقیگەیی هەیە بکرێ بۆ ئەوەی جا بکرێتەوە ینی لە لای خەڵکی ئاسایی تۆزێک زەحمەتە کاکتۆر ئەو پشکنین و ڕێگا دەستنیشانکردنیانە چین کە پێویستە بکرێت ئەنجام بدرێت بەڵێ خۆی طبعا ئێمە گرنگترینیان مەسلەی پشکنینی خوێنیە طبعا خوێن ئەوە تۆزە گوردەکاری تێدا بەڕای من پێویست ناکە بچینە ناو تەفسیل ئەوە ئیشی ئێمەیە کامە جۆری خوێن دەنێرین بەڵام وەکو با بڵێن شێوەیەکی گشتی ئەنی کاتێک داوا لە نەخۆش ئەەکەین پێویستت بە پشکنینی خوێنە ئەمە کارێکی گرنگ و زەڕورە ئەمە یەک دوو لەوانەیە بەشێک لە پشکنینەکان پێویستی بە سۆنەر هەبێ لەوانەیە جاری وا هەیە پێویستی بە هەندێک تیش هەبێ بۆ نمونە مەسەلەن شتێکێ پێدەڵن ڕەنین ینی سیتی سکان یان ڕەنین MRI یان سیتی سکان لەوانەیە جاری وا هەیە نەخۆش پێویستی بۆ بێ پارچەیەک لە جەرگ وەربگرین یعنی ئێمە پشکنینی خوێنی ئەنجام دەدەین کە جارێ سەرەتایە لەگەڵ سۆنەر ئەگەر بەمانە نەگەیشتنە نەتیجە پێویستیمان بە بابلین سیتیسکان و MRI ئەگەر بەمەش نەگەیشتنە نەتیجە جاری وایە پێویستیمان بۆیە پارچەیەک لە جەرگ وەرگرین کە ئەم خاڵە گرنگە بیگەینە دەستی نەخۆش کە جێگای ترس نییە ئاسانە زۆر سالە بە دەرزیەکی بچووک ینی پارچەیەک لێ وەرگێ پێویست ناکە خۆ بترسێنن زۆر جاران ئێمە نەخۆشمان هەبووە کاتێک باسی وەرگرتنی پارچە ئەەکەین وا ئەزانێ ئێمە جەرگی لێ ئەەکەینەوە ئەمەش پێویست بە ترس و خۆش لەژان ناکە بە سەدان و هەزاران دەکرێت ساڵانە لە هەموو دنیا بە ملیۆنان نەگووە بڵێن بازاران و کارێکی زۆر ئاسان و بەسیتە ئێستا بە تایبەتی سۆنەر هەیە لەژێر چاودێری سۆنەری بەڕاستی برایانی پسپۆری تیشک و بڵێن سۆنەر دەیکەن زۆر بە سەلامەتی و بە کێشەی بەو شێوازە ئەوجە پاشان جا دەکرێتەوە بڵێ کاکتۆر ئیلاستۆگرافی یان تاقیکردنەوەی ڕقبوونی جگەر ڕۆڵیان چێ لە هەڵسەنگاندنی هەوکردنی جگەر بەڵێ خۆی ئیلاستۆگرافی یان ئەو فایبرۆسکان ئەمانە وەکو با بڵین سۆنەرێکی تایبەتە ڕێژەی ڕقبوونی جگەر دیاری دەکا
ڕێژەی ڕقبوونی جگەریش ئەگەر پێشتر ئەوانەی جویان لە بیدایەتی بەرنامەکە بوو بێ باسمان کرد گوتمان ئەو خانەیە کە تێک دەشێ خەلایەکی دیکە یان خانەیەکی دیکە دروست دەبێت کە کار ناکە ئیشی باش نییە فکە ئیشی باش نییە جگەر ڕق دەکا ینی پێشتریش باسمان کرد ئەو ئیلاستۆگرافیە یان ئەو فایبرۆسکانەیە ئەو سۆنەرە تایبەتە ڕێژەی ئەو ڕقبوونەمان بۆ دیاری دەکا و ئەمە زۆر سوودی لێ دەبینین ئەگەر ڕێژەی ڕقبوونەکەی زۆر بێ واتە احتیمالە نەخۆشێکی توش بوو بێ کە پێی دەڵێن سیرۆسس واتە ڕقبوونی جگەر یان تەشەموع الکەبەد طبعا ئەو کاتە بابەتەکە تۆزێک تایبەتتر دەبێ ئەوە بەو شێوازەیە بڵێ کاکتۆر ئەیچی لەبارەی کۆرتیزۆڵ چۆن کار دەکاتە سەر هەوکردنی جگەر بەڕای من ئەم پرسیارە دەکرێت بە شێوازێک سوودی لێ ببینین کە بڵین گرنگە بەس وەکو خودی کۆرتیزۆڵ گرنگ نییە ئێمە باسی تەفسیلەکەی بکەین باسی بڵین لەبەرچی لەبەرەوەی نەخۆش نابێ ئەو شتت بڕیار بدا نابێ بێ مەسەلەن بڵێ ئەگەر ئێستا من بۆن منە بڵێم وڵی کۆرتیزۆڵ طبعاً یەک بەشێک لە نەخۆشەکان بە تایبەتی ئەوانە پەیوەندی بە مەناعە و بەرگری لەشە کۆرتیزۆن یەک لە چارەسەرەتیانەکە ستیرۆیدی پێ دەڵێن بەڵام کێشەکە لەوەیە نەخۆش نابێ ئەو بەکاربێن ئێمە دەتوانین پرسیارەکە ئاوا لێ بکەین ینی کۆرتیزۆن هایدروکۆرتیزۆن یان ستیرۆید یا ئەم جۆرە شتانە دێگزا کە لە ناو خەڵک باوە یان دێگزۆن مەسەلەن بەوە دەزانن لەگەڵ ئەوەی کە بۆ چارەسەری بەشێک لە هەوکردنی بڵێن جگەر بەکاردێ بەڵام زیانی تایبەتی خۆی هەیە بەبێ پزیشک نابێت بە هیچ شێوازێک لە ژێر چاودێری پزیشکی پسپۆر ئەم دەرمانە بەکاربێ کاکتۆر کۆنتترۆلکردنی شەکرە و بەرزە فشاری خوێن چۆن هاوکار دەبن لە کەمکردنەوەی هەوکردنی جگەر بەڵێ خۆی ئەمانە کۆمەڵە شتێکن پێدرم مێتابۆلیک دیسئۆردەر لە سەرەتاوەش تۆزێک باسمان کرد کە دروستبوونی چەوری سەرجەرک واتە شتێکێ پێ دەڵێن نافڵت یان ناش کە پێشتر ئێستا ناوی مافڵدا ئێستا ناوەکان گۆڕاوە ئێستا ئەمانە کە چەوری جەرگ خڕ دەبێتەوە ئەگەر شەکری هەبێ ئەوە چەوریەکە زیاتر دەبێت بە تایبەتی ئەگەر شەکرەکەی کۆنتڕۆڵ نەبێ باشە فأواني عادة قلوين شكريان هي طبعا عادة زختيشان دبي يعني فجولانية خواردني خراب دخون أما نبكم ملك زياتر كاريجري دبي لسر دروزبوني تشوري جگر وكتشوري كاش دبيته هو كاري هو كردني جگر وهو كردني بردوامي جگريش دبيته هو كاري لناوشوني خانة كانوا دروزبوني خاني كبكارنات وباشنية وكو فايبرس بيضلن وباشان رقبوني جگر لوانه سەر بچێشێ بۆ گۆڕینی جگەر ئەمە بەو شێوازە زەرری دەبێت کاکتۆر باس لە گۆڕینی جگەر کرد لە چ کاتێک پێویست بە چاندنی جگەر یاخود گۆڕینی جگەر دەکات بەڵێ بەس ئەمن شتێکە بوو لە بیرم چوو دەمەوێت دڵنیا بمەوە کە خەڵک بە جوانی تێبگا ئەمانەی کە نەخۆشی شەکریان هەیە تکا دەکەم بۆی دەڵێم ینی دائیمەن وریابن لە وەرگرتنی زانیاریەکان نابێتەوە کاری قەلەقی ئێمە گوتمان ئەوانەی شەکریان هەیە لەوانەیە چەوری جەرگ و لەوانەیە بەڵام ئەمە بۆ کەسێکە کە کۆنتترۆلی ناکە وریابن نەکرد هەر کەسێک ئێستا جوێی لێ بێت چەوری جەرگی ینی جەرگی هەبێ بڵێ ئەوە نەخۆش شەکری هەبێ و بڵێ وەڵام من چەوری جەرگم دەبێ و ئەوەی کە چەوری جەرگی هەیە بڵێ وڵا دکتۆر گوتی دەبێتە هەوکردن و دوایە دەبێتە لە ناوچوونی خانەکان و دوایە دەبێتە ڕقبوون و دوایە ئەمە بۆ کەسێکە کە هیچ چارەسەری ناکە ئاگای لە خۆی نییە و هەموو کەسێکی شوانیە ینی ئەم خاڵە زۆر گرنگە تکا دەکەم ینی بەڕێزان خۆشەویستان ینی هەر زانیاریە کە درا دەبێت جوانتی بگەی ینی ئەمن زۆر بەداخەوە ینی دەبینم خەڵکانێکی زۆر خۆ تووشی قەڵەقی دەکەن لەبەر ئەوەی وەرگرتنی زانیاریان زۆر بە خراپی پێگەیشتووە یان بە جوانی تێی ناگەن و خاڵێک کە پرسیارەکەت ئەوە بوو مەسەلە گۆڕینی با بڵێن جگەر طبعا ئەمانە دوو حاڵەت هەیە ئێمە پێویستیمان پێ حاڵەتێکیان کە لە ناکاو جەرگی ڕادەوەستی ئەگەر جەرگەکە ناتەوە جێی خۆی ئەمە دەبێ بگۆڕدرێ ئەمە کۆمەڵێک نەخۆشی تایبەتێ بە تایبەتی ڤایرۆسەکان بەشێک لە ڤایرۆسەکان دەرمان بە تایبەتی پاراستۆل ئەگە زۆر وەربژیرێ ئەمانە لە ناکاو جەرگی ڕادەگرێ لەگەڵ ئەوەی کە ڕقبوونی شەشتان ڕووی نەداوە بەڵام جەرگی خانەکانی ئیش ناکە بۆیە دەبێ بگۆڕدرێ حاڵەتێکی دیکەمان هەیە نەخێر لە ناکاو نا درێژ خایەن وەکو باسمان کرد ئەو نەخۆشیانە بەردەوامە نەیزانیوە یان چارەسەری نەکردووە بە درێژ خایەنی هەوکردن دووبار و سێباری دەکەینەوە خانەکان تێک دەچێ خانەیەکی خراپ دێتن ڕقبوونی جگەر ڕوودەدا کە پێ دەڵێن سیرۆسس یان تەشەموع الکەبەد فپاشان کە وای لێ دێ جگەر ئیش ناکە
طبعا کە کارکردنی خۆی لە دەستدا ئێستا ئەو کاتە سڕی ئەوە دێ ئەم جەرگە بگۆڕدرێ جەرگێکی دیکەدا بندرێ بڵێ. کاکتۆر چاندنی جگەر چۆن دەکرێت ئەم نەشتەرگەریە و هەروها لێرە ئەنجام دەدرێت؟ بەڵێ خۆی طبعاً کە دەڵێن چاندن هەر بەناوەکی خۆی یعنی تۆ جگەرێک بەشێک لە جگەرێکی دیکە دەچێنی لەو شوێنە ئەمە زۆربەی کات لە کەسی نزیک وەردەگیرێ ئیدی کوڕێتی یان مەسەلەن کەسێکی نزیکێتی بەشێک لە جگەر لێ ئەکرێتەوە ئیدی لەو شوێنە دەچێندرێ ئەو پێڵان چاندن جگەرەکەی خۆی ئینشاءڵ ئەگەر مشکلەی نەبێت دروست دەبێتەوە ئەمەش تۆزێک شوێنی خۆی دەگرێ و دەست بەکار دەکا و بە شێوەیەکی گشتی ئەمە شتێکی باشە بەڕاستی نەخۆش هەبووە زۆر سوودی بینیە و لێرەش خۆشبەختانە دەست پێکراوە لە کوردستانی خۆشمان ینی ئەم جۆرە نەشتەرگیریان دەست پێکراوە و خاڵێکی گرنگێک کە دەمێ بەڕاستی جێگای دڵخۆشیە یعنی ئەوانەی کە نەخۆشی جگەریان هەیە ئینشاءڵڵە تووشی ئەو نابن کە پێویستیان بە چاندن بێ بەڵام خۆشبەختانە ئەمن ئاگدارم لایەنی حکومی و ئێستا کار لەسەر ئەوە دەکا کە نەشتەرگەری چاندنی جگەر لە نەخۆشخانەی با بڵێن حکومی بکرێتەوە چووکە تەکلوفەی لە دەرەوە زۆرە لە نەخۆشخانەی دەرەوە ئەگەر ئەم کارە ئینشاءڵڵە بگاتە سەر و کاری جدی بۆ دەکرێت ینی تۆزێک ئاگدارم ئەم خاڵێکی زۆر گرنگە و دڵخۆشکەرە دەستخۆشێکی زۆری دەوێ و چونکە بەڕاستی ئەمانەی نەخۆشی درێژخایانی جگەریان هەیە لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان بەتایبەتی ئەگەر چارەسەر نەکرێ یان زۆر درەنگ چارە زاندرا بێ و ڕقبوونی تەواو ڕوویدا بێ لەوانێ ڕۆژێک لە ڕۆژان پێویستیان بگۆڕین بێ و کەسێکی زۆر هەیە مەسەر لەوانێ ئەو تەکلیفەی نەبێ ئەگەر ئەم شتە سەر بگرێ زۆر خاڵەشی گرنگە و ئینشاءڵڵە ئەکیت ینی سەردەگرێ و شتێکی زۆر باش دەبێ و نەخۆشەکان دەگەڕێنەوە سەر ژیانی ئاساییان بەشێکی زۆریان. کاکتۆر هەوکردنی جگەر مەترسی لەسەر ئەندامەکانی تری جەستە دروست دەکات؟ بەڵێ خۆی بە شێوەیەکی گشتی ئەگەر سەرەتای هەوکردن بێ وەکو مەترسینا بەڵام وەکو با بڵێن ها ئینسانەکە بێهێز دەبێ لەوانەیە تای بێتن لەوانەیە ئیدی کۆمەڵێک شت هەیە بەڵام کاتێک کە درێژخایەن بوو و ئەگەر چارەسەر نەکرا و ئەگەر تووشی ڕقبوون بوو بەڵێ زۆر کاری خراپ دروست دەکا چونکە جاری وا هەیە دەبێتە هۆی ئەوەی کە ئاو لەسکی خڕبێتەوە جاری وایە دەبێتە ئەوەی کە خوێنبەربوون ڕوو بدا کلیەکانی ڕابوەستێ یان مەسەلەن تەسی لە مێشکی دەکا یان تەسیل لە سپلی دەکا ئەستوری دەکا مەسەلەن گۆڕانکاری لە خوێن ڕوودەدا بەڵێ چونکە لە بەرەوە وەکو باسمان کرد جگەر یەک لە ئەندامە گرنگەکانی لاشێت و ئەگەر ئەندامێکی گرنگ ئەگەر با بڵێن چوار کۆڵگی گرنگیان سێ کۆڵگی گرنگ هەبێ وەکو دڵ و مێشک و جەرگ و کلیە هەر کامێکیان بێ یەک لە کۆڵەکان شتێکی بەسەر بێ ئەم وەکو ئەو نییە مەسەلەن ئینسان دەستی پێشێ یان شوێنێکی ئەمە ئەندامێکی زۆر گرنگە بێگومان کار دەکا بەڵام بە تایبەتی لە کۆتاییەکان زیاتر کار دەکاتن ینی بیدایەت لەوانەیە بەو شێوازە نەبێ بۆیە بەشێک لە نەخۆشەکان ئەگەر هەوکردنیشیان هەبێ لەوانەیە هەستی پێ نەکەن. بەڵێ کاکتۆر کوتان تا چەند ڕێگرە لە هەوکردنی جگەر؟ ئێمە باسمان کرد هەوکردنەکان گوتمان دەکەینە دوو پۆلێن بۆ ئەوی تی بگەین بەشێکیان ڤایرۆسی بەشێکیان ناڤایرۆسی طبعا ناڤایرۆسیەکان کوتان هیچ دەوری نییە ینی تۆ نەخۆشی بۆ ماوەییە یان زیاتری با بڵێن زیادبوونی ئاسنە قورقوشمە کۆپەرە کۆمەڵک لەو نەخۆشیانەیە دەرمانە چەوریە ئەمە کوتان هیچ سوودی نییە بەڵام ڤایرۆسیەکان بە تایبەتی ڤایرۆسی بی ئێستا کوتانی لێرە هەیە و ئەمە زۆر سوودی دەبێت لەبەرچی لەبەرەوەی تۆ ئەگەر کوتان یعنی چی یعنی تۆ دژی ئەو نەخۆش دژی ئەو ڤایرۆسە لە لاشە دروست دەبێ وەکو مەناعەیەک وەکو بەرگریەک ئەگەر تۆ توشبی ئیدی ئەو دژە حازرە ئەو دژەتەن دەچێت دەیکوژێ ناهێڵێت تۆ توش ببی ینی بەڵێ کاریگەری زۆر باشی هەیە و ئێمە زۆر ئامۆژگاری دەکەین بە تایبەتی ئەوانەی لە بواری پزیشکی کار دەکەن زۆر گرنگە بەڕاستی خۆیان بکتن بە تایبەتی ئێستا جۆری بیکە لە هەر هەموو بنکە تەندروستیەکان هەیە و زۆر ئاسانیش وەردەگیرێ هەر چۆنێک بڕۆی ینی وەردەگیرە و کارێکی زۆر باش و زۆر گونجاوە. سەبارەت بە دەرمانی جیای کاکتۆر تا چەند پاڵپشتە لە چارەسەرکردنی هەوکردنی جگەر؟ بەڵێ خۆی ئەمە پرسیارێک گرنگە بۆ لەبەرەوەی ئێمە بەڕاستی زۆر ئامۆژگاری ئەو کەسانە دەکەین کە تووشی هەوکردنی جگەر بوونە بەبێ پزیشکی پسپۆرت کا دەکەم نە هیچ دەرمانێکی جیایی نە هیچ دەرمانێکی دیکە بەکارمێنن. بەڵێ جاری وا هەیە لەوانەیە سوودی هەبێ بەڵام ئەمە هیچ پاڵپشتیەکی زانستی نییە کە ڕاستی کرد بێتەوە جگە لەو دەرمانانەی کە لە لای ئێمە دەست دەکەوێت ئێمە هەندێک دەرمانمان هەیە کە سەلمێنراوە کە FDA ئەپروڤڵە یعنی
فبۆی ڕێگە پێدراوە سلمێنراوە لە سەیدەڵەکان هەیە و بەشێک لە دەرمانی جیایینە و خڕکراونەتەوە ئەوانە دەبێ بەڵام دەرمانێکی جیایی کە هیچ بابەتێکی پزیشکی پاڵپشتی نەکە و لە کتێبەکانی ئێمە نووسرابێ ئێمە بە هیچ شێوازێک ئامۆژگاری ناکەین چونکە جاری وە هەیە لە جیاتی باشە بەڵکو خراپەی دەکا فەمەکارێکی خراپ. کاکتۆر دەستپێشخەریە جیهانیەکانی تەندروستی گشتی چۆن دەتوانن یارمەتی دەربن لە کەمکردنەوەی ئەم نەخۆشیە؟ بە شێوەیەکی گشتی پرسیارێکی گرنگە بەڵام ئێمە دەتوانین ئەو های لێ بکەین بڵین ئایا ئەو پێشکەوتنە جیهانیە کە ئێستا هەیە ئایا دڵخۆشکەر دەبن بۆ ئەو خەسانەی کە تووشی هەوکردنی جگەربوون یان تووشی ڕقبوونی جگەربوون ئایا دڵخۆشکردن ئایا ئەوان دڵیان خۆش بێ کە پێشکەوتن لە گۆڕێ یان ناچەند ئەوان سوودی لێ دەبینن ئەم دەتوانم بڵێم بەڵێ یعنی طبعاً لە هەموو بوارەکانی پزیشکی دەستپێشخەری زۆر هەیە کاری زۆر باش کراوە شتی زۆر گونجاو هەیە جگەریش ئەکید بە دەرنیە یەکێک لەو دەستپێشخەریانەیە کە بە تایبەتی چاندنی جگەر ئێستا پێشکەوتنێکی زۆری بەخۆبینیە و چارەسەرکردنی ئەو دەرمانانەی کە بەکاردێن بۆ هەوکردنی جگەر زۆر پێشکەوتنی بەخۆبینیە. ساڵانی ڕابردوو چەند ساڵێکی زۆر دووریش ینی ئەگەر کەسێک هەوکردنی جگەری بۆن منە هەبوایە بە تایبەتی BUC ینی زۆر کێشە بوو دەرمانەکان زۆر گران بوو چەند ساڵێک بەر لە ئێستا چەندان ساڵ بەر لە ئێستا بیرم دێ باسی ئەویان دەکرد نەخۆشمان هەبووە دەیگوت نزیکەی بە دەفتەرێک من دەرمانەکانم کڕیوە بۆ سی بەڵام ئێستا خۆشبەختانە لە حکومی دەست دەکەوێت هەبزانە چەندە گرنگە پێشتر دەرزی لێ دەدا هەموو وەختێک دەبووە دەرزی لێ بدا زۆری زەعاجوو بەڵام ئێستا بە حەبە ئەم دەست پێشخەریانە بەڕاستی جێگای دڵخۆشکردن و پێم وایە زیاتر و زیاتر ئەم شتە ڕوودەدا و پێم وایە ئەوانەی نەخۆشی جگەریان هەیە ئینشاءالله خواشفان ئەدا و ئێمە یارمەتی دەردەبین و جیهانیش لە پێشکەوتندایە و ئەمە بەڕاستی ئینشاءالله دڵخۆشکەرە ینی ئەکیدم بەردەوام شتیوا دێتن و هەر شتێک کە دێ خۆشبەختانە لە وڵاتی خۆمان بەشێکی زۆربیان بەڕاستی دەگەنە ئێرە ینی زۆر سریع زۆر بە پەلە دەگەنە ئێرە یعنی وەکو ساڵانی ڕابردوونیە چەندان با بڵین چەندان دەیە فەرقمان هەبێ ئێستا فەرقمان یەکجار زۆر نییە فەمانە جێگای دڵخۆشکردن هیوام وایە یعنی توانی بێتمان سوودێک بگەێنین دڵی نەخۆشەکانمان دڵخۆش بکەین و ئەو کەسانی کە نەخۆشیش نینە سوودێکیان وەرگرت پێ بۆ ئەوەی نەخۆش نەکەون و ئەوانەی کە نەخۆشن خۆ نەترسێنن تووشی دڵ ڕاوچێ و قەلەقی و مشۆشی مەبن ئێستا لە خوا بە زیاد بێ چارەسەر زۆرە پزیشک زۆرە دەرمان زۆرە شتی زۆر باشەیە پشکنینی زۆر هەیە جیاکردنەوەی جۆرەکان زۆر ئاسانە فائیدی بەو شێوازە کە دەتوانین ئێمە پێکەوە هاوکار بین و یارمەتی یەکتری بدێن و بە هیوای تەندروستی بۆ هەمولایەک. زۆر سپاس بۆ ئامادەبوونی دکتۆر سەنگەر ڕەشید شێخ بزێنی کە لە پۆدکاستی ئەمڕۆی چارەخانە لەگەڵمان بوو و هیوادارم زیاتر هۆشیار بین لە هۆکارەکانی توشبوون بە نەخۆشی هەوکردنی جگەر بە تایبەتی گرنگی تەواو بدەین بە پاک و خاوێنی کە هۆکارێکی سەرەکی گواستنەوەی هەوکردنی ڤایرۆسی جگەرە. تەندروست بن.